ئەو بەندەش بەسەر آخر زەمانە هیوادارم بەدڵی هەموو ژێگران و بیدەران بێت بۆ خاڵە ڕێکان و کاکە مالیشی خۆشەویست هەزار سڵاو ئیشارەکان زۆر دەکەوت ئینشاڵڵا بەدڵی هەموو لێیان دەبێتن و شتەکانی شمان ئینشاڵڵا دەرەجەیەک دەبێت مادە دەڵێن لە ئاخیر زەمان نامێنێ یاسا و قانون خەڵک بە شەو دەگەڕێن بەڵام بە ڕۆژا دەنون های نیشانەی ئاخیر زەمان ناو وڵاتەی دەرکەوتون پێدینی شەر زیادە بێ پیاوچاکمان بۆ بە مەلعون پێدینی شەر زیادە بێ پیاوچاکمان بۆ بە مەلعون دەڵێن لە ئاخیر زەمان خەڵک پشت دەکا لەخوا ئەو کتێبە بەرزەی قورعان زۆر کەس پێی ناکا بڕوا های بە پێی قورعان و شەڕع زۆر کەس بەوڕێیە ناڕوا ئەوتە لە وڵاتی ئێمە هەر کوردە و کوردیش دەخوا ئەوتە لە وڵاتی ئێمە هەر کوردە و کوردیش دەخوا دەڵێن لە ئاخیر زەمان تێراگایە لە برسی کەس بە پێی زانایی خۆی دانانرێ لەسەر کورسی های دەڵێن لە ئاخیر زەمان تێراگایە لە برسی کەس بە پێی زانایی خۆی دانانرێ لەسەر کورسی های دەڵێن لە ئاخیر زەمان زوو دەڕواتە قەو سەعات زانای قەدری نییە دزی بووە بە سنعات زانای قەدری نییە دزی بووە بە سنعات های دەڵێن لە ئاخیر زەمان عەیبە نامێنێ عەیبە زۆربەی کار و کەسابەت دەبێتە سوند و ڕیبا هەیۆتەن لە وڵاتی ئێمە دنیاش بۆتە عەزادەت زۆربەی کاری بێدینی کراوە بە عورف و عادەت زۆربەی کاری بێدینی کراوە بە عورف و عادەت ورهەوی وەی مەدە بۆ قسەش دەکەم بێ معنە های دەڵێن لە ئاخیر زەمان سوێندم بە سەفا و مەڕوا ژن دەبێتە گەورەی ماڵ پیاو لە ماڵێ قسەی ناڕوا های دەڵێن لە ئاخیر زەمان ڕەبی دووربێنە ئێستام کەس بە کەیفی خۆی دەکا و براشی نایمێنێ سام کەس بە کەیفی خۆی دەکا براشی نایمێنێ سام دەڵێن لە ئاخیر زەمان نامێنێ ڕوعب و چاکە دایک دەبێتن بە پەند باوە کەس بە قسەی ناکە های بەداخەوە وەختێ بڵێم برا لە برا دڵی پیسە کەسمان ناسن بۆ مزگەوت دەستە سەیری ڕاقیسە های بەداخەوە وەختێ بڵێم بریا وانە با بریا کەسمان نازم های کەسمان ناسن بۆ مزگەوت بەڵام دەستە کافتریا بۆ خاڵە ڕێکانە ئەوە وا بۆی دەکەونگانە بۆ خاڵە ڕێکانە ئەو بەندەم بۆی حەوانە
بردایەتی نامێنێ دەبێتە فشەڕەفاقەتێ های دڵت بدەی بارکەس ئەو لێ دەکا خیانەت لە قورعاندا باسکراوە خیانەت بە ئامانەت های لە قورعاندا باسکراوە خیانەت بە ئامانەت خۆتا لەو زەمانەشدا هیچ شتێک نەیماوە شایەت خۆتا لەو زەمانەشدا هیچ شتێک نەیماوە شایەتێ های دەڵێن لە ئاخیر زەمان کەس ناترسێ لە قەبر لە وڵاتان بڵاو دەبێ کتاب و مۆدێلی کافر های حەیفە کولتوری کوردی ئێستا نەیماوە قەدر خوایە پەنات پێدەبەم دووبارە زارێکی تر خاوەنی شخصیەتە ئەگەر لێی بڕوانی ورد بڕوانن لە شێخ مەحموودن لە گەورە قایدی کورد های سۆسی پێگانەی نەویست تەوقەی لەگەڵیانە کرد خۆ دوشمن هەر دوشمنە بابم وای فێری من کرد خۆ دوشمن هەر دوشمنە بابم وای فێری من کردێ خۆش بۆ برادر وی برادر بە نەفرەت بی نەمزانی وا نامەردی هی نەمزانی لە تەنگانە پشتم دەدەی لە عەردی هەیەوەکەی لێ پیاون کەیشی ئەون بە مەردی نەیانەوە سەرڕێگە و لە پشتم بگرن بەردی هەر لە بوتان بفرۆشم نایمن یەک کۆتری عەردی بۆ خاڵە ڕێکانە هەڵچەد های بۆ خاڵە ڕێکانە هەڵچەد و کوڕی مەردی ئەوە ئەحمەد بۆ دەڵێ هەروە دێڵێ بۆ مەردی سازار وەرێ باوانم کەمێک سەردا لە ماڵم وەی ناڵم وەی ماڵم وەی ماڵم وەی ماڵم وەی ماڵم وەی ماڵم وەی ماڵم جانم ماڵم ماڵم دەیدەی ماڵم بە خۆ دەزانی چۆنم شێرە بڕەکەی کەمانم هەموو کات بە پێتۆیی دایمە مەست و خەیاڵم بابن تۆ نادا بمن وەی ئاوا بێحاڵم دایمە لە نێو چوار دیوار وەک شێتێکی بیحاڵم ڕێکانی سەیداوەی حاڵی داوەوە پاڵم لێت بەسیات بێ براکەم پاڵت داوەوە پاڵم وخال الريكانة بابوي تلم بنشا بيبلا بيمالي أربعي تلم بنشا وخال الريكاني في عرقدني في خوشة سعني أربع قربان البم عرسا برز في خوشة هاي بخير هاي بشين الله